منای خدای گەورە میهرەبان بەڕێز وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێزان برایان بەرپرسی لەقی دێ و بەرپرسی لەقی 26 پارتی دموکراتی کوردستان بەڕێز سەرۆکی زانکۆی سۆران بریکاری وەزارەت و بەڕێوەبەرە گەشتیەکان و کارمەندان و هاین تاوە بەڕێزەکان لایەنتان باش خۆشحاڵین ئەمڕۆکە لە یەکەم کۆنفرانسی تەندروستی بەڕێوەبەرایەتی تەندروستی گشتی سۆران ئامادەین و لەو بەڕێوەبەرە گشتیانە من زۆر زار باسەوە دەکەم کە ئەوان دێنە لام باسی نیو گڵاس بەرداغەکانەکەن کە منیش باسی ئەو نیو بەتاڵە دەکەم کە لە گڵاسەکە بەتاڵە تا ئێستا پڕ نەبووە. ئەوەی ئەوان کردویانە بە دڵنیاییەوە ئێمە بە بەرزی دەمەخێنین و لە بەرچاویشمانەوە چاودێری چغیش دەکەین، بەڵام هیوادارین کە لە کۆبوونەوەکانیش و لە دانیشتنەکانیشمان کە من باسی نیو گڵاس بەتاڵی بەرداغەکە دەکەم بەمانای ئەوە نایەتن کە ئەوانە بە ئەرچفان هەڵەستاوە، بەڵکو ئێمە دائیمەن چاومان لە باشتر و باشترینیانە. بەڕێزان، دوای ئیدارەی سەربەخۆی سۆران ڕاگەیاندرا چەندین بەڕێوەبەرایەتی گشتی لە ئیدارەیە هاتنە کایەوە. ئێمە هەموو جار باسمان لەوە کردووە هەبوونی بەڕێوەبەرایەتی گشتەکان تەنها ناوێک و تەنها بینایەک و تەنها کارمەندێک نەبێتن، بەڵکو دەبێ هەڵسەنگاندنێکی تەواو بکرێتن بۆ ئەوەی جیاوازی لە نێوان ئەوە بکرێتن کە ئایا پێش ئەوەی کە ئەو بەڕێوەبەرایەتی گشتیانە لەم سنوورە هەبێتن جیاوازی لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی پێشکەوتنەوە چی بووە بەوەی کە پێشتر لە ئیدارەی سۆران نەبووە. بە هەبوونی ئەو بەڕێوەبەرایەتیانە بەمانای ئەوە نایەتن کە ئێمە لە گرنگی بەڕێوەبەرایەتیەکانی گشتی کاتی خۆی پارێزگای هەولێر کەم بکەینەوە یان بە هەبوونی ئیدارەیەکی سەربەخۆ لە گرنگی و بایەخی پارێزگای هەولێر کۆم بکەینەوە. بە پێچەوانەوە بەڵکو هەبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران و هەبوونی ئەو بەڕێوەبەرایەتە گشتیانە لەم سنوورە کاری هاوڵاتیان ئاسانتر دەکات و هەوڵ دەدەین سوود لەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان وەربگرین بە پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر لە ئەو کەرتانێک کە دەکەون ناو سنوورە. بەڕێزان، ئەو بەڕێوەبەری گشتی بەڕێز دکتۆر کامەران بەرچاوڕوونیی تەواویدا لە ماوەی ئەو ساڵە کە ئەوان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی توانیوێتیان چی بکەن بۆ خزمەتکردنی کەرتی تەندروستی لەم دەبەرە. من ناچمە ناو ئەو وردەکاریانە، بەڵام من لە ماوەی ئەو ساڵەشە چاودێرێکی سڕی ئەو بەڕێوەبەرایەتیەوان کردووە، نەکەر بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران، بەڵکو هەموو بەڕێوەبەرایەتیەکان چاودێرێکی سەرمان کردووە بۆ ئەوەی بتوانین باشترین خزمەت بە هاوڵاتیانی ئەو دەبەرە بکەین. دوو کەرتی گرنگ لەم ناوچەیە کە چەند کەرتی تەندروستیەوەی پێشان کەرتی پەروەردە کە من لە نزیکەوە چاودێری ئەو دوو بەڕێوەبەرایەتیم کردووە و لە نزیکەوە بێکەوە هەوڵم داوە کە زیاتر لە کێشە و مەعانەتەکانیان تێبگەین بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی باشتری ئەو دەبەرە بکەین. یەک خەڵکە دکتۆر کامەران باسی کرد، من زۆر جاران تەرکیزی لەسەر دەکەمەوە ئەوەیە کە تارگێت چۆن بتوانین کەمترین ڕفێر یعنی ئەحاڵە بۆ دەرەوەی ئیدارەی سۆران بکرێتن، یعنی حاڵەکان کەم بکرێنەوە. طبعاً ئەوە نەکرێت تەنها لە کەرتی تەندروستی، ئامانج لە هەبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەیە کە کەمترین هاوڵاتی بتوانێت کەمترین هاوڵاتی سەردانی دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران بکاتن بۆ ڕایکردنی ئیش و کارەکانیان و بە تایبەتی کەرتی تەندروستی. کەرتی تەندروستی دەبێت ئامانجەکانیان ئەوە بێتن کە کەمترین هاوڵاتی بۆ چارەسەرکردن سەردانی دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران بکاتن. ئەو یەکێکە لە خاڵەکان. خاڵێکی دیکە کە لەسەر دەتوانم بڵێم کێشەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان یان بە شێوەیەکی گشتی بابەتی کەرتی گشتیە لە وەزارەتی تەندروستی و لە بەڕێوەبەرایەتی گشتی سۆرانە. ئێمە لەگەڵ جەنابی وەزیر زۆر ئەو گفتوگۆ و مناقەشەمان کردووە بۆ ئەوەی کەرتی گشتی پرسیار لە خۆمان بکەین ئەو هاوڵاتیانەی کە سەردانی نەخۆشخانەکانی سەر بە وەزارەت دەکەن ئایا وەکو پێویست خزمەت دەکرێن، وەکو پێویست چارەسەر دەکرێت، ئەگەر ناکرێت کێشە و گیرروگرفتەکان لەکوێدایە بۆ ئەوێمە بتوانین هاوڵاتیان لە ناو کەرتە گشتەکان بتوانن چارەسەری کێشەکانی فام بکەن. ئێمە چەندی کێشەی تر هەیە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە لە کابینەی دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان
بە سەرۆکایەتی ڕێزدار مەسرور بارزانی گرنگیەکی تایبەتی بە کارتی تەندروستی داوە. ئەوە لە بەرچاوی هەموو لایەکەون و ئاشکرایە، بەڵام دیسانەوە ئێمە تموحمان زیاتر بۆ ئەوی بتوانین بە شێوەیەکی باشتر و بەرچاوتر خزمەتی هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەین. خەڵکی ئەم دەبەرە خەڵکێکی خەباجێر و کۆڵنەدەر و شۆڕژگەرە، خەڵکێکی خاوان شەهیدە و دائیمەن چاوی ئەوەیە کە بە شێوەیەک خزمەت بکرێتن کە ئەو ماندی بوونە ئەو خەباتێک کە لەم بۆ بەرزهێنانی ئەم وڵاتە بۆ ئەم کابینەی کردووە بزانێتن کە ماندی بوونەکەی بە هەند وەرگیراوە. ئێمە یەکێک لە هەنگاوەکانمان لە نەخۆشخانەکانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران کە دەستمان پێ کرد بەدەر لەوەی لە بابەتەکانی دابینکردنی جیهازی پێویست و بە دابینکردنی کەلوپەلی پێویست و دابینکردنی دەرمانی پێویست یەکێک لە خاڵەکان کە ئێمە کاری جدیمان لەسەر کردو نەک تەنها لەسەر نەخۆشخانەکان لەسەر هەموو فەرمانەکان ئەویش بابەتی دروستکردنی هۆڵی پێشوازی و بە سیستەم و بە دیجیتاڵکردنی نەخۆشخانەکانە کە ئەمە کارێکە دەتوانین بە باشترین شێوە بە شێوەیەکی دادبەروەرانە خزمەتی هاوڵاتیان بکەین. چونکە هاوڵاتی بە تایبەتی کە سەردانی نەخۆشخانەکان دەکات لە ڕووی سایکۆلۆژیەوە چاوی ئەوەیە کە بە شێوەیەکی ڕێک و بە شێوەیەکی جوان پێشوازی لێ بکرێتن و پێشەوەی کە دەست بە چا سەرکاری بکرێتن. کەم و کوڕەکانمان ناڵێم نییە، ئێمە کەم و کوڕیمان هەیە و زۆر شیشەیەکە پێویستە بکرێتن، بەڵام لە ماوەی ئەو ساڵە ئەو ئەنجامانە ئەو دەرەنجامانەی کە لە ماوەی ئەو ساڵی هەبوونی بۆ ڕێبەرایەتیی گشتی تەندروستی سۆران کراوە، من بە بەرزی دەمنخێنم و سوپاسی وەزارەتی تەندروستیش دەکەم کە هەردەم هاوکار و پاڵپشت بووە بە تایبەتی جەنابی وەزیر کە هەردەم پاڵپشت و هاوکار بووە. ئێمە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چەندین پرۆژەی بەدەر لە پرۆژەی دروستکردنی دەستپێکردنەوەی دروستکردنی نەخۆشخانەی سیرەکان و دروستکردنی چەندین بنکەی تەندروستیش، بەڵام دابینکردنی جیهازەکانیش لە ئەو بەڕێوەبەرایەتیان لە نەخۆشخانانێک کە پێویست بوو تا ئێستا نەبووە، مەجموعە جیهازێکی زۆر باش تا ئێستا دابین کراوە و هاوڵاتیان ئێستا بە ڕێژەیەکی کەمتر سەردانی دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەن بۆ چارەسەرکردنەکانیان. هیوادارم ئەو کۆنفرانسە پەنجە بخاتە سەر کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی لە ئیدارەی سەربەخۆی سۆران و چارەسەری گونجاویشیان بۆ دابنێتن و پێشنیاری گونجاویان بۆ دابنێتن بۆ ئەوەی ئێمە هەم لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەم لەگەڵ وەزارەتی تەندروستی کار لەسەر جێبەجێکردنی ئەو کەم کوڕیانە بکەین کە تا ئێستا نەکراون و کێشەکانیشیان و پلانەکانی خۆشیان بۆ ساڵانی داهاتوو لە کەرتی تەندروستی چیە بە شێوەیەکی ڕێک و پێک لەو کۆنفرانسە لە دوای یادداشتنامەی ئەو کۆنفرانسە ئامادە بکەن بۆ ئێمەشی بخەنە بەردەست بۆ ئەوەی ئێمە بتوانین لەگەڵ وەزارەتی تەندروستی کار لەسەر جێبەجێکردنی پلانەکانیان بکەین بۆ ساڵانی داهاتوو. هەموو هیوا و ئاواتی ئێمە ئەوەیە کە کوردستانێکی ئاوادانمان هەبێتن، دوژمنانمان زۆر چاویان لەسەر بوژانەوە و لەسەر ئاوادانکردنەوەی کوردستانە. ئێمە شەقامێک قیر بکەین بە خۆشخانەیەک دروست بکەین، ئەوان مەترسی ئەوان هەیە وارەزانن ئێمە خوا نەخواستا نەوەوی دروست دەکەین و لە دێشیان بەکاردێنین. بۆیە دائیمان کێشە و گرفتمان بۆ دروست دەکەن، بەڵام ئێمە تقریبا لەگەڵ ئەوە ڕاهاتوین و ئاوادانکردنەوەی کوردستان بە هەڕەشە و بە پلانەکانی دوژمنان نامانوەستێنێتن. ئێمە لە 2 ساڵی ڕابردوش وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران لە زۆربەی پرۆژەکانی خزمەتگوزاریش درێژی نەکراوە و هەبوونی ئیدارەیەکی سەربەخۆی سۆران وای کرد کە خەڵک لەوە تێبگاتن تەنها بڕیارێک نەبووە، دراسەیەکی زۆر باشی کراوە و پاڵپشتێکی ڕاستە و خۆی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەو دەبەرە جێگای خۆشحاڵی و جێگای پێزانینە. من لێرەوە بەناوی هاوڵاتیانی ئەم دەبەرە سوپاسێکی بێتانمان بۆ جەنابی سەرۆکی حکوومەت دەکەین کە هەردەم پاڵپشت و هاوکار بووە. شۆڕشەکانی ئاوادانکردنەوەمان بەردەوامە لە جێبەجێکردنی هەموو پرۆژەکان. جارێکی کە دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران و هەموو کارمەندان و خۆربەخشان و دکتۆرانی بەڕێز دەکەم کە توانیوێتان خزمەتێکی بەرچاوی هاوڵاتیانی ئەو دەبەرە بکەن، بەڵام بە دڵنیاییەوە ئێمە و هاوڵاتیانیش چاویان لە خزمەت و لە خزمەتگوزاری باشتر لەم کەرتەدا. دەستخۆشی لە ڕێکخرانی ئەم کۆنفرانسە دەکەم و هیوای سەرکەوتنی کۆنفرانسەکە دەکەم و هیوادارم بە کۆتایی بە داشنامەیەکی دەوڵەمەند لەم کۆنفرانسە بێنە دەرێ و بۆ ساڵی داهاتوو پلانەکانی خۆیان بە باشی و بە ڕێکی
ڕێگەکەن بۆ ئەمەش هاوکار و پاڵپشتیان بێت. جارێکی کە بە خراپی هەموو ئەو میوانانە دەکەین کە لە دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆ تەشریفیان هێناوە لێرە لەگەڵمان ئامادە بوونە بە خێراتیان دەکەم و هیوادارم کۆنفرانسێکی سەرکەوتوو بەرهەمدار بێت. زۆر زۆر سوپاستان دەکەم و بە کوردستانیشمان هەراوەدان بێت. زۆر سوپاس. کوردستان لە مێژوودا ڕوبەڕووی چەندین جەنگ و ماڵوێرانی و کاولکاری بۆتەوە کە کاریگەری زۆری لەسەر ژێرخانی کوردستانە، بەڵام ڕۆڵەکانی ئەم میلەتە خۆڕاگر بوون و بەردەوام بوون لە شۆرش و بزودنەوە ڕزگاری خوازەکانی گەلەکەمە. هەوڵی بەردەوامیان بۆ ڕوبەڕبوونەوەی ستەم و کاولکاری هێزی داگیرکەرانە. ترۆپکی ئەم بەرخۆدانەش هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول بەڕابەرایەتی مەلا مستەفا بارزانی کە بە دوای خۆیدا چەندین شۆڕش و بەرخۆدانی دیکەی بەدوادا هات تا گەیشتە ڕاپەڕینی خەڵکی کوردستان و هەڵبژاردنی پەرلەمان و دامەزراندنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. لەگەڵ دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان کاروانی بوژانەوەی سەرخان و ژێرخان و بەرەپێدانی هەرێمی کوردستان لە بوارە جیاجیاکان دەستی پێکرد. ئەم پرۆسەیە بەردەوامی پێدرا تا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمیشدا بۆ شۆڕکردنەوەی زیاتری دەسەڵاتەکان و کەمکردنەوەی ڕۆتینات و پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر بە دەڤەری سۆرانی خۆشەویست. لە ڕێکەوتی 14 ئەیلولی 2021 ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەی سەربەخۆی سۆرانی پەسەند کرد، بەو هۆیشەوە لە سۆران قۆناغێکی نوێی بوژانەوە و پەرەپێدان دەستی پێکرد. کۆنفرانسی پێداچوونەوەی ساڵانەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ئیدارەی سەربەخۆی سۆران بەخێربێن بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران. لانەی ئاشتی و پێکەوە ژیان و کۆکەرەوەی هەموو ئاینونەتەوە و ڕەنگە جیاجیاکانی وڵات، ئەو خاکی بە جوانی چیا و دەشت و دۆڵەکانیەوە بە زوڵاڵی ئاوی کانیا و ڕووبارەکانیەوە بۆتە جێمەبەست و سەرنجی گەشتیاران و سەردانیکەران. ئەمڕۆ ئیدارەی سەربەخۆی سۆران بە خۆشحاڵیەوە باوەشی کردوێتەوە بۆ هەموو میوانان و بەشداربوانی کۆنفرانسی پێداچوونەوەی ساڵانەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران لە ماوەی ڕاگەیاندن و دامەزراندنی ئیدارەی سەربەخۆی سۆران لەلایەن کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین پرۆژەی جۆراوجۆری خزمەتگوزاری و وەبەرهێنان لە سنووری قەزا و ناحیە و گوندەکانی ئیدارەی سۆران جێبەجێ کراوە. بەو بۆیەوە سۆران بەرەو پێشچوونی زۆری بەخۆیەوە بینی. لە بواری تەندروستیشدا لە ماوەیەکی کەمدا لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران چەندین پرۆژە لە بواری تەندروستی جێبەجێ کران. دەستکەوتی زۆر و جۆراوجۆر بەدی هات و توانراوە زۆربەی پێداویستیەکانی هاوڵاتیان دابین بکرێت. لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی دراوە بە دابینکردنی ئامێری سیتی سکان لە نەخۆشخانەی گشتی چۆمان، دابینکردنی 10 ئامبوڵانسی پێشکەوتوو بۆ هێڵی 122، دابینکردنی ئامێری مامۆگرام، دروستکردنی سەنتەری چارەسەری سروشتی و هەروەها لەسەر فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نەخۆشخانەی سیدەکان و نەخۆشخانەی پیران دەستی بەکار کردووە، لەگەڵ دروستکردنی بنکە تەندروستیەکانی گەزنە و گەڕەوان و شوێنی حەوانەوەی پزیشکەکان لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆرانی فێرکاری. جگە لەوەش بەڕێوەبەرایەتیەکەمان هەستا بە دروستکردنی بەشی فریاکەوتن لە قەزای سیدەکان و خرایە خزمەتی هاوڵاتیان. یەکێک لە دەستکەوتە هەرە گرنگەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران دامەزراندنی کۆگای گشتی دەرمانە کە بە دەستکەوتێکی استراتیژی ژمار دەکرێت بۆ ئەم دەفەرە. کارگەی ئۆکسجین لە نەخۆشخانەی ئاشتی فێرکاری و نەخۆشخانەی گشتی مێرگەسۆر دامەزرا. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بۆ پەرەپێدانی ژێرخانی تەندروستی دەڤەرەکە 15 بنکەی تەندروستی دروست کردووە و نۆژەن کردوێتەوە. لە بواری ژینگەی و پاراستنی تەندروستی گشتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ئیدارەی سەربەخۆی سۆران دەستی بە جێبەجێکردنی پلانێکی تایبەت کردووە بۆ دابینکردنی کارەبا لە وزەی خۆر بە تایبەت لە بنکەی تەندروستی گوندەکان. بە هۆیشەوە جگەلەوەی کارەبای پێویست بۆ بنکەکانی تەندروستی دابین دەکات. لە هەمان کاتدا لە ڕووی تەندروستی و پاراستنی ژینگەیی کاریگەری باشی لەسەر دۆخی هاوڵاتیان دەبێت. هەر لە بواری تەندروستیدا
لە کابینەی نوێمی حکوومەت هێرمی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ئیدارەی سەربەخۆی سۆران پێشەنگ بووە لە دامەزراندنی سیستمێکی ئەلکترۆنی لە نەخۆشخانەکان بە تایبەت لە نەخۆشخانەکانی ئاشتی فێرکاری و لەدایکبوون و منداڵانی سۆرانی فێرکاری دەستی پێکردووە. لەلایەکی دیکەوە بۆ باشتر ڕاپەڕاندنی کاری نەخۆش و ئەوانەی ڕوو لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەن. لەسەر پێشنیاز و داواکاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی بەسپاسەوە کابینەی نوێمی حکوومەت هێرمی کوردستان چەندین ئامێر و پێداویستی پزیشکی لە بوارە جیاوازەکان بۆ نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان دابین کردووە. سازدانەوەی ئامێری MRI بۆ هەریەک لە نەخۆشخانەکانی منداڵان و لەدایکبوون، منداڵانی سۆرانی فێرکاری و نەخۆشخانەی ئاشتی، دابینکردنی ئامێری پێویست بۆ ئەو شوێنانی کە پێشتر کەمی ئامێریان هەبووە. لەوانەش ئامێری لێزەری شکاندنی بەردی گورچیلە و پێشکەوتووترین ئامێری سۆنار و باشترین ئامێری سەڵکرد و بۆ یەکەم جار بەڕێوەبەرایەتیەکەمان هەستا بە دانانی ئامێری ئیکۆ لە نەخۆشخانەی چۆمان و دابینکردنی ئامێری تاقیگەیی پێشکەوت و زیادکردنی بەشی تاقیگەیی لە بنکە تەندروستیەکان و لە هەمان کاتدا بۆ کەمکردنەوەی خەرجی و پاراستنی ژینگە و ڕۆتینەکان بەڕێوەبەرایەتیەکەمان هەستا بە نێشتنی فیلمی ئێکسڕەی ئەشیعە لە زۆربەی نەخۆشخانەکان و بنکە تەندروستیەکان. ئەوە جگە لە چاکردنەوەی چەندین ئامێری لە کارکەوتوو، هەمووەمانەش بوونە هۆکارێک بۆ بەزووی ڕایکردنی هاوڵاتیان و چارەسەرکردنی نەخۆشەکان بە زووترین کات. لەگەڵ ئەوەشدا بوونەتە هۆی ئەوەی کەمتر هاوڵاتیان سەردانی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان بکەن بۆ پشکنین و چارەسەر وەرگرتن، هەر لە بەردەوامی کار و پرۆژەکان و بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی و پزیشکی بە شێوەیەکی بەردەوام بە هاوڵاتیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران.